پارتی چێ بڕیار لەسەر دەستنیشانکردنی وەزیرەکان دەدا؟ پارتی چەند وەزیرێکی دانا بێ ئەوەی پارتی بێت، ینی بێ ئەوەی ئەندامی پارتیش بن. ئێستاش لەو کابینێش کە دکتۆر ئاشتی هەورامی ئەندامی پارتی نییە. ئەوانەی کە تەڵەب کرابوون یا خۆیان تەڵەبیان کردبوو بۆ ئەو پۆستە دیاری کرابوون سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی تاوتوێی سیڤیەکانیان کرا و خوێندنەوەیان بۆ کرا. زۆربەی حیزبەکە توانای ئینتاجی کادیری نوێ نەماوە. حکوومەتی بنکە فراوان یان حکوومەتی تەوافقی فعلەن بۆ ملەتی ئێمە یان بۆ کوردستان ڕەنگە لە هەندێک حالەت سەرکەوتو نەبی. ئاکێزەکانی ئێوە لە ناو کارنامەی حکوومەت جێکراوەتەوە؟ بەڵێ پێم وایە جێکراوەتەوە، بەڵام دەکرێت ناکرێت بڵێ هەموو خاڵەکانی یان هەندێک لە خاڵەکان زۆربەی زۆری خاڵەکانی جێکراوەتەوە. غەڵەتی زۆر گەورەتان کرد لەو ماوەی لە 2023 هەتا ئێستا چون چەک و سیلاحتان لە بۆ جێشی عێراق کڕی، چون وەزعی عێراقتان تون کردوت. بەرنامەی گفتوگۆی پایتەخت شەممە کاتژمێر 8:05